بەگشتی سوودە تەندروستیەکانی شاخەوانی دەکەین بۆ جەستەی مرۆڤ بۆ تەندروستی مرۆڤ و گرنگترین ئەو سوودانەی کە بە مرۆڤ دەگەندێت لە ڕێگەی وەرزشی شاخەوانیەوە چین و پێویستە چۆن وەرزشی شاخەوانی ئەنجام بدێت تا کاریگەری نەرێنی لەسەر تەندروستی هاوڵاتیان دروست نەبێت. تایبەت بەم بابەتە میوانداری زۆر بەڕێز یاسر حەمەد ساڵح عەلی لە پرسیاری بەشی پەیوەندیەکانی تووڕی شاخەوانی کوردستانمان کردووە کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆی بەیانی کورسات نیوزمێنە. کاک یاسر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان و خێراتن. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ بینەرانی کورسات. زۆر سپاس. هەڵبەتاوی ڕوونە کە پێڕۆشتن وەرزشی شاخەوانی ئەمانە گرنگێکی زۆریان بۆ تەندروستی و بۆ جەستەی مرۆڤ هەیە. بە شێوەیەکی گشتی گرنگترین ئەو تەندروستیانە یاخود ئەو سوودە تەندروستیانە لە ڕێگەی وەرزشی شاخەوانیەوە بە جەستەی مرۆڤ بە تەندروستی مرۆڤ دەگات چین؟ بەڕاستی ئەگەر سوودەکانی تەندروستی شاخەوانی وەرزشی شاخەوانی بژێرین زۆرن، بەڵام گرنگترینیان من پێم وابێ سوودی دەرونیە بێ لە تەندروستیەکەی. بەڕاستی کە ئێمە چینە شاخەوانیەکەین لە ڕووی دەرونیەوە زۆر ئارامین، زۆر کاریگەری ئەرێنیمان لەسەر دروستە بێ کە دەشاخین و سوودە تەندروستیەکانیشەوە بۆ هەموو تەندروستیەکانی لەش زۆر زەرورە پێویستە. باشە. کاتێکە با بڵێن هەر تاکێک شاخەوانی ئەنجام دەدات کۆمەڵێک ڕێنمایی هەیە پێویستە لەبەر چاوی بگرێت. ئەو ڕێنمایانی کە پێویستە لە کاتی وەرزشی شاخەوانیدا لە بەرچاو بگیرێت کامانن؟ وەرزشی شاخەوانی بەڕاستی وەرزشێکە جیاواز لە وەرزشەکانی تر لە سروش تاکرێ و بەشی خۆی سەرکەشی تایە. پێویستە هەموو کەسێک کە ڕووەکە شاخ پێویستی بە زانستی شاخەوانیە. سەرەتا ئەبێ ئێمە لە شوێنە نزمەکان و لە شوێنە ئاسانەکانەوە دەست پێ بکەین، دواتر بچینە ئاستی بەرز و بچینە ئاستی شاخەوانێکی بە زانستی دروست بکەین. ئەوەی پێویستە کە ئێمە شاخەوانی بکەین زانستێکمان هەبێ لەسەر ئەو شوێنەی کە بۆیەچین و کەلوپەلی پێویستمان پێ بێ بۆ ئەو گەشتە و بۆ ئەو بەرنامەی کە داماناوە بە تەمایل بیکەین و خۆشمان جەسەرمان ئامادە بێ بووی. باشە. و کەلوپەلانە بێ چی بن؟ ئەو کەلوپەلانە من ئەوەی کە زۆر زەرورە پێڵاو ئەساسیەوە زۆر زەرورە بۆ کۆڵە پشتێک وە جووتێ باتوم کە بێ هەردوو باتوم بەکاربێنی و جلوبەرگێکە ڕاحەت بتوانی تایە هەڵسوکەوت. باشە. لە کاتی ئەنجامدانی وەرزشی شاخەوانی خواردنی زۆر خواردن دروستکردن ئەمانە زیان بە تەندروستی دەگەێنێت یا بە هۆکاری ڕێگاکەیە کە زۆر جار بۆ نمونە ئەوانەی وەرزشی شاخەوانیەکەن تەنها بوتڵێک ئاویان لایە و ڕێڕۆشنەکەکەن و پاش گەڕانەوە ئەگەر ئیستراحەتێ بکەن خواردنێک بخۆن. هۆکاری ئەمە پەیوەندی بە تەندروستیەوە هەیە یاخود بابەتەکە پەیوەندی بە کاتی ڕێڕۆشنەکەەوە هەیە؟ بەڵێ. ئێمە ئەگەر شاخەوانیەکان جیا بکەینەوە، ئەگەر ئێمە شاخەوانیەکەکەین بۆ شاخێکی ئاز بەرزی سەر و 4000 مەتر و شاخە بەرزەکانی کە تۆ پێویستە هەموو ئامادەکاریکی بۆ بکەیت لە پێشە ئامادەکاری خۆراک ئەوە ئەبێ پێش گەشتەکە و بە 2-3 ڕۆژ خۆتە بۆ حازر کردبێ ئەو خۆراکانە بخۆی کە وزەتە یاتێ و سەغڵەتت ناکە و لە کاتی گەشتەکەشە پێویستە بە خۆراکێکە کە مەعیدەت ئەزێت نەیە و توانای جوڵەت هەبێ لەبەرەوە خواردنێکی وزەیەکی سەریع ئەدباتێ و زۆریش قورس نەبێ هەڵگرتن و ئەوەی ئاسان بێ. باشە. هەندێک کات لە کاتی ئەنجامدانی وەرزشی شاخەوانیەوە هەندێک جوڵەی خەڵت ڕۆشتنی خەڵەتەیە کە ئەمە لە بری ئەوەی سوود بە تەندروستی و جەستە بگەنێ کاریگەری لەسەر مەسڵەکان و بابلین جەستش بەجێ دەڵێت. ئەو جوڵە هەڵایانە کامانن؟ بەڵێ بە دڵنیاییەوە گەر بە دروستی شاخەوانی نەکەین لە باتی سوود زەرەرمان پێگەێنێ. ئێمە پێویستە ئەوانەی کە شاخەوانیەکەن بە دوای زانستی شاخەوانی شابگەڕن، بە دوای ئەو
زانیاریانە بگەڕن کە ئەتوانی شاخەوانێکی باش و تەندروست و بە شێوەیەک لە شێوەکان شاخەوانی بکەیت کە هیچ زەرێکە پێ نەگە. باشە ڕەنگە من یەکەم جارم بێبێم بۆ گەشتێکی شاخەوانی چۆن بتوانم و زانیاریانە بەدەستبێنم؟ ئایا ڕێبەرەکەمان یارمەتیمان دەدات یاخود خۆشت بای ئەوەندە دەبێت توانە و لیاقەی خۆت بناسی بۆ ئەنجامدانی گەشتێکی شاخەوانی؟ سەرەتا ئێمە کە ئەمانوێ شاخەوانی بکەین یا ئەمانوێ کەسێک بەرین بۆ شاخکە یەکەم جاری بێ ئەبێ بەڕاستی لە ئەو شوێنانەوە دەست پێ بکەین کە هیچ کێشەیەکی ڕوبەڕوو نابێتەوە، کە کێشەی ڕوبەڕوو نابێتەوە و هەڵسەنگانێکی شە بۆ ئەم کەسەکە ئەتوانی بیبیت بۆ شاخی تر. و سەرەتا کۆمەڵێ زانستی سەرەتایی هەیە بێ پێی بڵێ ئەم شتانە پێویستە، دواتر ئەگەر ئەم کەسە خواستی لەسەر ئەوە هەبوو شاخەوانیەکەی برە و پێبا و زیاتر حەزی بە شاخە بەرزەکان بوو ئەبێ زانستی تر و دەورات ببینێت. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان، زۆر سپاس بۆ یاسر حەما ساڵح عەلی لێپچرای بەشی پەیوەندیەکانی تۆڕی شاخەوانی کوردستان. سپاس بۆ بەڕێستان، ماندوو نەبن.